کتێبخانەی رادیۆیی لە هەوڵی ناساندنی شاکارە هونەرەکاندا و ئاشناکردنی ئێوەی جۆگر بە ژیانی یەکێک لە کەسایەتیە بەناوبانگەکانی جیهان، دەنگی گەلی کوردستان کتێبی ناپلیۆن ئیمپراتۆری فەڕەنسا بە زنجیرە پێشکەشەکان. ئەم بەرهەمە لە نووسینی یاڤێت تارلێ و محەممەد قازی وەری گێڕاوەتە سەر زمانی فارسی و عومەر ڕەسوڵخدر کردوێتی بە کوردی. مافی بەرهەمهێنانی ڕادیۆییشی پارێزراوە بۆ ئیزگەی دەنگی گەلی کوردستان. ژیاننامەی ناپلیۆن ڕۆژانە دوا بە دوای هەواڵەکانی کاتژمێرێکی پاشنیوەڕۆ ئەڵلقەیەکی پێشکەشەکرێ و دوا بە دوای هەواڵەکانی کاتژمێر دەیشە و دووبارەکرێتەوە. ئەڵلقەی 56. سوپای فەڕەنسا کەوت بۆ حاڵەتی بێسەر و بەرەی و پەشۆکاوی. ناپلیۆن ئارامی خۆی پاراست بوو، ناوە ئەیوت پێویستە خۆڕاگرن، بەرگری بکەن، چونکە ئێستا شەڕەکە کۆتایی نەهاتووە. چەند دەقیقەیەک لە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ تێپەڕی بوو لە پردۆخی شەڕەکە گۆڕا. ئەمەش بەهۆی گەڕانەوەی لەشکری دووزە کە سەرەتا بۆ گرتنی ڕێگەی پشتەوەی سوپای نەمسا دانرا بوو، هەتا لە کاتی تێکشکاندنیاندا ڕاماڵیان کەن. لەو ساتە وەختە ناسک و چارە نووسازەدا ناوبرا و هاتە ناو گۆڕەپانی شەڕ و بە تۆپەکانی خۆی دوژمنیش پرزە کرد. لەو ساتە وەختەدا نەمساویەکان بە ئاستێ لە سەرکەوتنی خۆیان دڵنیا بوون، تەنانەت هەندێک لێکە سەربازیەکانیان خۆیان بۆ پشودان و نان خواردن ئامادە کرد بوو. سوپای نەمسا لە ژێر ئەو زەبرانی کە لەشکری تازە هاتووی مەیدانی شەڕی دووزە و بەهۆی هێرشێنانی تەواوی سەربازەکانی تری فەڕەنسا، نەمساویەکان بە جۆرێک گوریان بەردا و خۆیان ڕانەگرت و تێکشکان. لە سەعات 5 ئەوارەدا سەربازەکانی نەمساوی هەڵاتن و سەربازەکانی فەڕەنسیش سەریان کردبوونە سەر و ئایان کوشتن. ژەنەڕاڵ دووزە لە هەمان شەڕدا کوژرا. ئەو شەڕە گەورەی کەیەکێک بوو لەو شەڕە ناودارانەی ئەو ناپلیۆن بە چاوی فرمێسکایەوتی مەخابن بۆ دووزە. ئای چەند ڕۆژێکی خۆشە بوو ئەگەر من ئەم ئێوارەیە دوای ئەم سەرکەوتنە لە مەیدانی شەڕدا باوەشم بە دووزەدا کردبا. بۆچی من حەقمە بگریم؟ پێش کۆتایی هاتنی شەڕ و تێکشکانی سوپای نەمسا، ناپلیۆن کە هەواڵی کوژرانی دووزەی بیست ئەم قسانەی کرد. جگە لەم جاریان تەنها جارێکی تر ناپلیۆن فرمێسکی لە چاوان باریوە. جاری دووەمیش چەند ساڵ دوای ئەم سەرکەوتنەیە لە شەڕێکی تردا مارشال لان کە گول لە تۆپ هەردوو قاچی پڕاندبوو لە باوەشی ئەودا مرد. ناپلیۆن فرمێسکی بۆ هەڵوەراند و بەکوڵ گریا. ئەو پەیامەی کەملاز بۆ ڤێن ناینارد بۆ ئەو پەڕیشادی و خۆشی خست بۆ دڵی دەسەڵاتدارانی نەمسا. بەڵام ئەو پەیامەی کە تەتەری دووەم گەیاندی ئەوەی گەیان جارێکی تر ئیتالیان لە دەستچۆ و دژمنە هەراسانکەرەکان سەرکەوتووە. 6 ڕۆژ دوای سەرکەوتنی ناپلیۆن هەواڵەکە گەیشتە فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسی لەپڕ لە نیوەڕۆی ڕۆژی 20 یۆلیۆ تۆپێکی شادی تەقێنرا و دواترینیان سێم تۆپ تەقێنرا. تەتەرێکی تازە گەیشت و هەواڵێکی ڕسمی لە ناپلیۆنەوە هێناوە و لەو پەیامەدا نووسرا بوو نەمسا تەواو شکستی خوارد. نیوەی تۆپخانەکانی لەدەستدا و هەزاران سەربازی نەمساوی کوژرا و دیلن و ئێستا ئیتالیا کەوتۆتە دەست ناپلیۆن. ئەم جاریان خۆشی و شادی نەک هەرباڵی بەسەر گەڕەکە دەوڵەمەندەکانی شاردا کێشا، بەڵکو و گەڕەکە هەژارەکانیش لە خۆشیاندا بە جۆش و خرۆش هاتبوون. دەمێک بوو گەڕەکی سنت ئانتوان خۆشی و شادی ئاوای بەخۆیەوە نەبینی بوو. ئەو کرێکارانە تا ئەو کاتەژ نیانەتوانی پێشبینی ئەوە بکەن سەرکردە تازەکەیان ئەوانە خاتە دەستە پۆڵاینەکانی خۆی و بەدەست بەسراوی ئەیان خاتە بەردەست خاوەن کارخانە و کارەکان. نایەنەزانی ئەو دەسەڵاتی کە پێشەنگەکەی دیارکەوتووە و شۆڕشی لە ناوبرد خەریکی پتەوکردنی یەک سیستەمی کۆمەڵایەتی تایبەتی بەناو قانونیە کە لەسەر بنەمای ڕەنجبردنی بێوەستان و فرۆشتنی وزەی کاریانە بۆ بژێوی سەختی خۆیان. لە پاریسدا لە سەرانسەری بۆرسەدا لە بەردەم بانکەکاندا لە گۆڕەپانەکانی شاردا خەڵک ڕژابوونە سەر شەقامەکان و بە دەربڕینی خۆشی و شادمانی مۆنجاوی ئەدایەوە. ئەمەش هەمووی لە خۆشی سەرکەوتنەکەی ناپلیۆن بوو کە لەلایەک کۆتایی بەو پروپاگەندە و بێسەر و بەریەی ئەهێنا و لەلایەکی تریشەوە چەپەکەوانەیەکی توندیشی لە دەمی ئەوانەدا بوو کە ئومێدیان بە گەڕانەوەی ڕژێمی شانشینی هەبوو. زۆر لە ژاکوبنەکان بەبێ دەنگی تووڕێی خۆیان حەشاردا بوو، لایەنگرانی شانشینیش بورینەکان خۆری هیوایان کەوت بۆ ئاوابوون. بەڵام هەردوو ئەم لایەنانە خۆیان لەو شەپۆلەی خۆشی و شادی خەڵکی پاریس لا چەپ کرد. ئەم شادی دەربڕینە کاتێک گەشتە ئەو پەڕی لوتکە کە ناپلیۆن گەڕایە و پاریس هەرکە خەڵک ماڵێکیان ئەبینی
چرای تێدا هەڵنەکرا و خۆشی و شادی دیوار ڕازاندنەوەی نەکرد بوو هاواریان نەکرد ئەم ماڵە لایەنگرانی ئەشرافەتی تێدان دەست بەجێ پەنجەرە و دەرگای ئەو ماڵانیان ئەشکاند و دەرەپەڕان هەندێک لە خەڵک لە بەردەم کۆشکی کۆماریدا ئاهەنگ و شادیان ئەکرد و بە هاوار داوایان ئەکرد ناپلیۆن خۆیان نیشان بدا. خۆشەویستان بۆ بەدەستهێنانی کتێبی ناپلیۆن ئیمپراتۆری فەڕەنسا سەردانی کەناڵی کتێبخانەی دەنگی خەزان بکەن لە تێلیگرام. لینکی کەناڵ لە دیسکریپشن و یەکەم کۆمنت دانراوە.